ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. ئازیزان، سیوێکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بەڕێوەیە. ئاسۆی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بۆ ڕزگاری خەڵکی کرێکار و زەحمەتکێش شۆڕشی کۆمەڵایەتیە، شۆڕشێک کە هێزی جەماوەری کرێکار و زەحمەتکێش بە هێزی ئەوان دەکەوێتە ڕێ. وەها شۆڕشێک نەک لەبەر حەزوارەزووی ئێمە بەڵکو بەهۆی ناکۆکیەکەکانی بنەڕەتی چینایەتی و کۆمەڵایەتی و سیاسی ناو کۆمەڵگا بەرپا دەبێت. شۆڕشێک نەک بۆ گواستنەوەی دەسەڵات لە کەمینەیەکەوە و لە کەمایەتیەکەوە بۆ کەمایەتیەکی تر، بەڵکو بەمانای بەدەسەڵات گەیشتنی بەرهەمهێنەرانی سەروەت و نعمەتی کۆمەڵ و پێکێنانی ئەڵگۆڕی بنەڕەتی لە ژیانی کۆمەڵایەتیدا. هێزی پێشمەرگەی کۆمەڵە هەوڵ دەدات بە بەشی خۆی هاوسەنگی هێز بە قازانجی بەرەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ڕەوتی بەرەو پێشچوونی وەها خەباتێکدا بگۆڕێ و هەلومەرجی شۆڕش و ڕاپەڕینی گەورەی جەماوەری نزیک کاتەوە. بەهۆی چالاکیەکانی ئەم هێزەوە سەرکەوتنی نیهایی لە خەبات بۆ وەدیهێنانی ئامانجەکانی خەڵکی کوردستان و دابینکردنی ئازادی و مافی چارەی خۆنووسین ئاسانتر و کەم ئازارتر مەیسەر بێت. خەباتی پێشمەرگانەی کۆمەڵە لە کوردستان سونەتێکی بەرز و جێگای ڕێزە. خەڵکی کوردستان بە پشتیوانی خۆیان لەو هێزە لە ڕاستیدا پارێزگاریان لە حورمەتی ئینسانی خۆیان کردووە. بە هەزاران ئینسان بەشێک لە باشترین ساڵەکانی تەمەنی خۆیان لە ڕێزەکانی ئەم هێزەدا تێپەڕ کردووە و بە حەق شانازی بەم ڕابردویانەوە دەکەن. کۆمەڵێکی بەرین ئینسانی کۆمۆنیست و سیمای ناسرا و خۆشەویستی جەماوەر کە ئاواتی سوسیالیزم و ڕزگاری ئینسان لە چەوسانەوە و لە کاری کرێگرتە لە ناخی دڵیاندا بوو لە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا گیانیان بەخت کرد. ئەگەرچی ماوەی چەندین ساڵە بەهۆی هەلومەرجی سیاسی لە ئێران و لە کوردستان لە باشووری کوردستان ئەو هێزە بە پێی سیاسەتێکی دیاری کراو چالاکیەکی ڕاستەوخۆی نظامی لە دژی هێزەکانی ڕژیم بەڕێوە نەبردووە، بەڵام بەردەوام خۆی لەگەڵ ڕژیم ئیسلامیدا لە حاڵی شەڕدا دیوە و هەرگیز بەم هۆیەوە دەور و جێگای خەباتی چەکداری لە ناو استراتیژی ئێمە نەتوێتە ژێرپرسیار و بە پێچەوانەوە پاراستنی ئەو سونەتە و ئەو شێوەیە لە خەباتە تا هاتووە زیاتر حەقانیەت و پێویستی خۆی نیشانداوە. ئەگەر ئەمڕۆ لە کوردستان کەسانێکن کە جێگا و شوێنی خۆیان لە ناو ڕیزی ڕەفۆرمخوازانی حکوومەتی ئیسلامیدا دەبینەوە و هەوڵ دەدەن لە ناو کەلێن و کەلەبەرەکانی لایەنگرانی بەدەسەڵات و بێدەسەڵاتی ئەو حکوومەتدا جێگایەک بۆ خۆیان بدۆزنەوە، ئەوانەی پشت لە ڕابردووی پڕ لە شانازی هێزی پێشمەرگە دەکەن و تۆوی ڕاڕایی و بێباوەڕی بە ڕێبازی خەباتی پێشمەرگانە لە ناو جەماوەردا بڵاو دەکەنەوە، ئەوانەی وا ئەنوێنن کە گۆیا زەمانە بووەتە سەردەمی دیالۆگ و گفتوگۆی شارستانیانە و وەلانانی توند و تویژی لە خەباتی سیاسیدا لە حاڵێکدا کە دوژمنانی ئازادی خەڵکی کوردستان لەسەر سەرکوت و داپڵۆسین و زیندان و ئەشکەنجە و ئیعدامی تێکۆشەرانی سیاسی بەردەواون و بە زەبری چەک و حکمی خۆیان بەسەر خەڵکدا دەسەپێنن، ئەمانە نانی بەنرخ ڕۆژخۆر و فری و کار و دۆستانی درۆینەی خەڵکی ستەملێکراوی کوردستانن. ئەوانە داوا لە خەڵکی کورد دەکەن کە بە شێوەیەکی استراتیژی گواز لە یەکێک لە ئامرازەکانی خەبات و مقاومەتی مەشروع و عادڵانەی خۆی بێنێ. دنیای بی چوسانەوە حکمی بەدەستگەلانەوە حکمی سووری کرێکاران سۆسیالیزمە ئەسۆی جیهان ڕووخاندنی چەوسێنەرە ڕووخاندنی چەوسێنەرە پێشمەرگەی کرێکارانی پشتیوانی جوتیاران پێشمەرگەی کرێکاران پشتیوانی جوتیاران کۆمەڵەی زەحمەت کێشانی کۆمەڵەی زەحمەت کێشانی کۆمەڵەی زەحمەت کێشانی کۆمەڵەی زەحمەت کێشانی
چەند ڕێگەمان دوورە سەخت و خوێناوی و سوورە سڵناکەی لە مەرگ و نەمان گەنبەختەکەی لە ڕێژیان لەشمانەکەینە پردی سوود لەم سنوورە بۆ ئەو سنوور ئەنووسین بە خوێنی گەشمان وڵاتەکەی ناگوڕستە لا هەموو تۆ ناپەرستە لا هەموو تۆ ناپەرستە پێشمەرگەی کرێکارانی پشتیوانی جوتیارانی پێشمەرگەی کرێکارانی پشتیوانی جوتیارانی کۆمەڵەی زەحمەت کێشانی کۆمەڵەی زەحمەت کێشانی کۆمەڵەی زەحمەت کێشانی کۆمەڵەی زەحمەت کێشانی ئێمەی پێشڕەوی کردی کاچقڵی چاوی سەرمایەدار لە ناعرەتەی کردی کارە لە لەرزن هەموو زۆردار ئێزی پۆڵایی زەحمەت کش هەنگاو بە هەنگاو تێدەکش پیری شۆڕش لە سەریایە تێک دەدا دنیای سەرمایە تێک دەدا دنیای سەرمایە تێک دەدا دنیای سەرمایە پێشمەرگەی کرێکارانی پشتیوانی جوتیارانی پێشمەرگەی کرێکارانی پشتیوانی جوتیارانی کۆمەڵەی زەحمەت کێشانی کۆمەڵەی زەحمەت کێشانی کۆمەڵەی زەحمەت کێشانی کۆمەڵەی زەحمەت کێشانی ئاڵاڵگیری بێ باکین داواکاری دنیای پاک دنیای بێ چەوسانەوە حکمی بەدەستگەلانەوە حکمی سووری کرێکارە سۆسیالیزمە ئەسۆی جیهان ڕووخاندنی چەوسێنەرە ڕووخاندنی چەوسێنەرە پێشمەرگەی کرێکارانی پشتیوانی جوتیارانی پێشمەرگەی کرێکارانی پشتیوانی جوتیارانی کۆمەڵەی زەحمەت کێشانی کۆمەڵەی زەحمەت کێشانی کۆمەڵەی زەحمەت کێشانی کۆمەڵەی زەحمەت کێشانی جەنگی دڕندەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو کوێ دەبات؟ نووسراوەیەک لە بەڕێز ئاسۆ کەماڵ پێشکەشان دەکەین. بەڕێز ئاسۆ کەماڵ بەم شێوەیە دەست بە نووسینەکەی خۆی کاتوەڵێت جەنگی دەوڵەتەکانی ئیسرائیل و ئێران سیما و وێنایەکی ئایندەیەکی ڕاستەقینەی پڕ لە مەترسی لە ئێستاوە نیشانی خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەدا. قسەکانی هەردوو لای ئەم شەڕە بەسە بۆەوەی کە بزانین چۆن دوو هێزی درندەی سەرمایەداری لەم ناوچەیەدا باشترین ئەکتەر و کارکتەری ئەم دەورەیەی درندەکانی سەرمایەن کە دەوری سەرەکی دەبینن لە دیاریکردنی ئایندەیەکی تاریک و پڕشەڕ و نائارامی و هەژاری و قەیرانی ئەم ناوچەیەدا. ئەمە دەورەی درندەکانی سەرمایەیە کە ئەمڕۆ لە ئۆکراینیا و فەلەستین و ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەیانەوێت لە ڕێگەی شەڕەوە هاوسەنگی هێزی نێوان خۆیان بگۆڕن لە پێناو دابەشکردنەوەی ناوچەکانی کاریگەری دەسەڵات و بەجێهێنانی پرۆژە ئابووری و سیاسیەکانی خۆیان. ئەم شەڕە ئاڵۆزێکی سیاسی و سەربازی لە ناوچەکەدا دروست دەکات کە شەڕەکانی کەنداوی دەیەی 90ەکانی سەدەی ڕابردوو لە چاویاندا سادە دەبن یان تەنانەت لە چاو شەڕی ئۆکرانیا و رووسیادا کە چوارچێوەی شەڕەکان تا ڕادەیەک تا بێستاش دیاریکراوە. ئەم شەڕی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ساڵێکە دەستی پێکردووە لە قۆناغی شەڕی نوێنەرەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە ئێستا گوازراوەتەوە بۆ شەڕی ڕاستەوخۆی ئەم دەوڵەتە لەگەڵ دەوڵەتی ئیسرائیلدا و ئەمەش چاوەڕوانی تەقینەوەی گەورەتر و فراوان بوونەوەی مەیدانی شەڕ و کارەساتی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی
زیاتری بەدواوەیە هەرچەندە بەرژەوەندە ئابوووریەکانی بازاڕی جیهانی سەرمایە و نەوت و ئەوانە سنووری فراوانبوونەوەی ئەم شەڕە بەرتەس دەکەنەوە لە ئێستادا و هیچ کام لەم وڵاتە زلهێزەکان خوازیاری ئەوەش نەبن کە پرۆژە ئابووریە استراتیژی و سەرچاوەکانی وزە لە ناوچەکەدا بوەسن بەڵام ناکۆکی بەرژەوەندیەکان و پرۆژەکانی ڕێگای ئاوریشمی چین یاخود بازاڕی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێی ئامریکا کە سعودیە و ئیسرائیل هاو بەشە سەرەکیەکانی بن خۆی لە ژێر ئاگری ئەم شەڕەدا چارە نووسیوانیش دیاری دەکرێت. شەڕی ئەم لایەنە دژ بە یەکانەی بۆرژوازی و حکوومەتەکانیان لەسەر بەرژەوەندی ئابووری و سیاسی و هەژمونی سەربازی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بۆ تەمایەی بە قوربانیبوونی زیاتری کرێکارانە و خەڵکی هەژاری ئەم ناوچەیە لە ساڵانێکی زۆردا تا بێستا وە کوژران و هەژارتربوون و ڕێگری بەردەم سەرکەوتنی ناڕەزایەتی و ڕزگاربوون لە دەست ئەم دڕندانەی سەرمایەداری ناوچەکە و دەسەڵاتدارانی جیهانی سەرمایە بوو. ئەوە گرنگە کە ئەمڕۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ئێران و ئیسرائیل و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دژی هەردوو بەرەی جەنگەکە بن بەڵام پێویستە بزانین کە ئەم دڕندانەی سەرمایەداری ئەمڕۆ درێژە بەم شەڕەی خۆیان دەدەن و سەرکوتی هەموو ناڕەزایەتێک دەکەن دژی دەسەڵاتی شەڕخوازانەی خۆیان. ئێمە دەبێ وەک بەرەیەکی یەکگرتووی سربەخۆی چینایەتی دژی هەموو لایەنەکانی ئەم دووڕوویەی ببورن ئەم دەورەیەی دڕندایەتی سەرمایەداری جیهانی و ناوچەی بوەستینەوە هەنگاوی دژی شەڕ و دەسەڵاتی هەردوو بەرەی ئەم شەڕە بنین و تەنیا بەم هێزە ڕێکخراو یەکگرتووەوە دەتوانین پارێزگاری لە ژیانی خۆمان بکەین و نەبینە قوربانی شەڕی درندەکانی سەرمایەداران. لدفتری قوتابخانەم لەسەر تەختەی ناو پۆلەکەم لەسەر درەخت لەسەر لوم و لەسەر سەهۆڵ لەسەر بەفری تازە و سپی ناوت ئەنووسم سەربەستی ناوت ئەنووسم سەربەستی لە لاپەڕەی بۆر و نووسراو لە لاپەڕەی سپی و بێناو لە بەرد و دار دار و دیوار دار و دیوار لەسەر مەشخەڵی کڵپەدار ناوت ئەنووسم سەربەستی ناوت ئەنووسم سەربەستی ناوت ئەنووسم سەربەستی ناوت ئەنووسم سەربەستی لەسەر وێنە و نەخشی زێڕین لەسەر چەکی جەنگاوەران لەسەر تاج و تەختی زێڕین لە جەنگەڵ و دۆڵ و بیابان لەسەر پینەی بەرگی خاکیم لەسەر شەتاوی مانگە شەو لەسەر مەچەکی
کێڵگە و لەسەر ئاسۆ لەسەر پەڕ و باڵی مەلان لە ڕەنگ و بۆنی کازی وا لە عارەقی خەستی زەریان لە دیوار و تەختەی دەرگام لە هەر شتی بەنرخەلام لە شەپۆلی گڕی پیرۆز ناوت ئەنووسم سەربەستی ژن ژیان ئازادی زان زندگی ئازادی ژن ژیان ئازادی زان زندگی ئازادی ناوت ئەنووسم سەربەستی بابەتێکی ترمانەیە لە بەڕێز عوسمان گۆڵپی ناوی بابەتەکەی وەیە کە ئایا ئەم جەنگە دەبێتە جەنگێکی درێژخایەن یان نا کە پرسیارێکی گەورەشە. بەڕێز عوسمان دەڵێت زۆر جار دەوترێت جەنگی ئێران دەبێتە جەنگێکی درێژخایەن و نمونەی ئۆکراینیا و غەزە هەندێک جەنگی تر دەهێنرێتەوە بۆ نمونە، بەڵام لە ڕاستیدا پێمان وایە جەنگی ئێران ئیسرائیل درێژخایەن بێت. ئەوەش بە چەند هۆکارێک کە دیارترینیان دەستگەیشتنی ئێرانە بە ئیسرائیل و بڕێنی بەرگری ئاسمانیەکەی کە وەک پێویست سەلامەتی بۆ دابین نەکرد. بۆیە ئیسرائیل بەرگەیم هێرشانە ناگرێت بۆ ماوەیەکی درێژخایەنتر، ئەگەرچی ئەو زیانانەی ئیسرائیل لە ئێرانیانەدا 100 بەرامبەری ئەو زیانانن کە بەر ئیسرائیل دەکەون. خۆ دوورگرتنی ئێران لە شەڕ لە 2 ساڵی ڕابردوودا و نەبوونی کاردانەوەی ئەوتۆ لە بەرامبەر کوشتنی سەرکردەکانی وەک قاسم سولەیمانی و دواتر هەنیە و دواتر نەسڕۆڵڵا و دواتر دەستەوەستانی بەرامبەر غەزە و سووریە و توندبوونەوەی حسار لەسەری وێنەیەکی وایدا بۆ ئیسرائیل و ئەمریکا کە لە کاتی وەشاندنی گورزی سەربازی بەهێزیش لە ئێران ئەوە هێشتا وەڵامەکانی نابنەهۆی چوونە نێو شەڕ و ئێران خۆی دوور دەگرێت لە زیانگەیاندنی ڕاستەقینە بە ئیسرائیل، بەڵام دەرکەوت کەوانیە. ئەو وەڵامەی لە چەند ڕۆژی ڕابردوودا ئێران بۆ ئیسرائیلی هەبووە چاوەڕوان نەکراو بوو، وای کرد کە کۆتایی بە خۆلادان لە شەڕ بهێنێت، چونکە چەخۆکە گەیشتۆتە سەر ملی خۆی. بۆیە هەرچەندە زیانی ئێران 100 بەرامبەر بێ بەو زیانە ئیسرائیل دەیکات، بەڵام لەبەر چەندین هۆکار شەڕی درێژخایەن بە سوودی ئیسرائیل نییە و بە هەر نرخێک بوو ئەمریکا و ئیسرائیل بیر لە وەستاندنی شەڕیان گورزی یەکلاکەرەوە دەکەنەوە. ئێران لەگەڵ ئێران و دیارە یان نایانەوێت درێژە بکێشێت ئەم شەڕە یا بە گورزێکی یەکلاکەرەوە ئەبێ کۆتایی پێبێت کە من پێم وایە تا ئێستا دووەم ئیختیاریان لە دۆخەکە نزیکە و وەستانی شەڕ بە سوودی ئێرانە. ئیدی کێ سەردەکەوێت و کێ دەڕوخێت ئەوە قسەیەکی ترە و مانەوەی ئێران لە بەردەم مەترسی جددیدایە. ئەڕا دژمن ئاگرم داوڵ شڕیان داگرم لە ڕێخەبات حازرم ترس لە دڵم ناگرم. ئەڕا دژمن ئاگرم داوڵ شڕیان داگرم لە ڕێخەبات حازرم ترس لە دڵم ناگرم. چاوم لە خوەر هەڵاتە دڵم پڕ لە ئاواتە گیانم فەدای وڵاتە دژمن ڕوولان نەهاتە. چاوم لە خوەر هەڵاتە دڵم پڕ لە ئاواتە گیانم فەدای وڵاتە دژمن ڕوولان نەهاتە. ژن و ژیان ئازادی سەرچاوەی ژین و شادی، ژن و ژیان ئازادی سەرچاوەی ژین و شادی.
زەلیل نەوینم ئاڵا هەڵگر ئەوینم ڕار و لەی شیرینم ئاڵا هەڵگر ئەوینم ڕار و لەی شیرینم ژن و ژیان ئازادی سەرچاوەی ژین و شادی ژن و ژیان ئازادی سەرچاوەی ژین و شادی دژمن ئاگرم داوڵ شڕیان داگرم لە ڕێ خەبات حازرم ترس لە دڵم ناگرم ئەڕا دژمن ئاگرم داوڵ شڕیان داگرم لە ڕێ خەبات حازرم ترس لە دڵم ناگرم ژن و ژیان ئازادی سەرچاوەی ژین و شادی ژن و ژیان ئازادی سەرچاوەی ژین و شادی ئەنسانە گشتێ لەلام یەکسانە دەستم لەناو دەستیانە کە سەیری من کەسیانە دشتم هەر ئەنسانە گشتێ لەلام یەکسانە دەستم لەناو دەستیانە کە سەیری من کەسیانە ژن و ژیان ئازادی سەرچاوەی ژین و شادی ژن و ژیان ئازادی سەرچاوەی ژین و شادی ئەڕا دژمن ئاگرم داوڵ شڕیان داگرم لە ڕێ خەبات حازرم ترس لە دڵم ناگرم ئەڕا دژمن ئاگرم داوڵ شڕیان داگرم لە ڕێ خەبات حازرم ترس لە دڵم ناگرم. بەڵێ بینەرانی خۆشەویست، بابەتێکی ترمان لەبەر دەستە لە نووسینی بەڕێز ئیبراهیم حسێن بەناوی ژن ژیان ئازادی و نەتانیاهۆ. بەم شێوەیە دەست پێکات. نەتانیاهۆ کە نوێنەری دەوڵەت و ڕاستڕەوێکی دینی و ئێرقیە و تا ئێستا هەموو بەشەریەتی ناوچەکەی ڕوبەڕۆی تەنگانەیەکی گەورە کردوێتەوە. چەند ملیۆن دانیشتوانی غەزە و خەڵکی فەلەستینی بەپێی سیاسەتی پاکتاوکردن و ئاپارتایدێکی بێشەرمانە لە منداڵ و پیر و گەنجی فەلەستینی دەربەدەر و بێماڵ و حاڵ کردووە و گۆڕێبوونی بە ئاوارەی دەوارنشین. تەنانەت ڕێگەی کۆمەکە ئینسانیەکانیشی لێگرتوون. خەریکە بێشەرمانە پۆست بە شیعاری خەڵکی ئازادیخوازی ئێرانەوە، بە شیعاری ژنان و کچان و ملیۆنان هاوڵاتی ئەو وڵاتەوە لێدەدا کە لە گۆڕنانی ڕژیمێکی تری دینی و کۆنەپەرستی هاوشێوەی دەوڵەتی مەسەبی ئیسرائیل بەرزیان کردبەوە. ئەمە ئیهانەیەکی حەقیرانەی شعوری ئازادیخوازانەی ژنان و بەشەریەتێکی تینووی ڕزگاری لە حکوومەتە دینی و کۆنەپەرست و چنگ بە خوێنە بورژوازیەکانی وەکو حکوومەتی ئێران و حکوومەتی خاخامە چنگ بە خوێنەکانی وەکو دەوڵەتی نەژادپەرستی ئیسرائیلە. تا ئێرە واقعەتێکی تاڵ و دەرناک کە ئەم دوو هێزە کۆنەپەرست و چنگ بە خوێنە دینی و مەسەبیە بورژوازیە سەپاندویانە بەسەر ژیان و چارەنووسی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی تەواوی ناوچەکەدا تا ئەم هێزانە دەوڵەت بن و چارەنووسی ئەو کۆمەلگایان لە دەستابێ نەکە ئازادی و خۆشگوزەرانی و پێکەوە ژیان و بەیەکەوە هەڵکردن، بەڵکو تەنانەت ئیمکانی هیچ ئاسایش و ئارامەیەکی پایدار لە ناوچەکەدا لە ئاسۆدانیە. ڕزگاربوون لە حکوومەتی ئاخۆندە چنگ بە خوێنەکانی ئێران خەون و خواستێکی ڕەوا و ملوێنی و مەرجێکی گرنگی ئارامی و ئاسایش و ڕزگاریەکی گەورەتری سوسیالیستی و سکۆلار و ئازادی خوازانەیە لە ئێران و لە ناوچەکەدا. بە هەمان ڕادەش ڕزگاربوون لە حکوومەتی نەژادپەرستی ئیسرائیلی و کردنە دەرەوەی لە دەسەڵاتی دەوڵەتی مەرجێکی تری ڕزگاری مرۆڤایەتی و بەدیهێنانی ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی ئارامتر و شایستەترە بە ژیانێک کە مرۆڤی ئەم سەردەمە شایەنێتی. پۆزلێدانی نەتانیاهۆ بە شیعاری ژن ژیان ئازادی کە شیعاری چینی کرێکار و ژن و لاو و مرۆڤایەتی ئازادی خوازە بۆ ڕزگاری لە حکوومەتی ئاپارتایدی دینی ناتوانێت چارەی ئەو ئاپارتاید و پاکتاوکردنە سیستماتیکە لە چاو مرۆڤایەتی و بشارێتەوە کە نەتانیاهۆ و دەوڵەتە کە لە شەقەکەی بە بەرچاوی دنیا و بە پشتیوانی و چاوپۆشی ئەمریکا و دۆستەکانی تری دیموکراسی ڕۆژاوا پیادەی دەکەن. ئەم دوو هێزە ئەم دوو کابوسە لە هەردوو بەرەدا دەبێت بە هێزی ئینسانیەت کۆنتڕۆڵ بکرێن. پاساوە پوچە سیاسی و ئیدۆلۆژیەکەکانیان بۆ ڕاپێشکردنی چارەنووسی
بە یەکەوە ژیان و بە یەکەوە هەڵکردنی مرۆڤایەتی کرێکار و زەحمەتکێش بەرەو تونێلێکی تاریکتر لەوەی تا ئێستا هەبووە و گەرمکردنی تەنووری جەنگ و کوشتار و وێرانکاری زیاتر پوچەڵ بکرێنەوە و فڕێ بدرێنە زەبڵدانەوە. بەڵێ بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە گەیشتینە لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان. هیوادارم ناوڕۆکی بەرنامەکان جێی سەرنجی ئەوەی ئازیز ببوێت و تا بە کۆتایی لەگەڵماندا بووبن. تا لێکدانەوە هەڵوێستێکی دیتر ژیانێکی خۆش و پڕکامەرانیتان هەبێت. ماڵەوە.